مجدم بەرێک ساڵە ئادەی پشیلەکە گۆشتەکەی نەخوارد الحەمدولله خوا لێ بەزانێم نیێڕێتەوە ئەی بۆ نەدێنا کوڕم کاساڵە پشیلەکە بۆ بێنم کوڕە نەپشیلەی گۆشتەکە دەی بە ساقم دەبڕە حەزری کە ڕزەکە چی حەزرکەم گۆشتەکە گۆشتی ئەی من نەمە بیکرا وەڵا نەمێنەوە تۆ لە دوکانەکەیە ئێ بۆ کوڕم بۆ لە دوکان بەجێ هێڵی خۆتۆتە بیکرە خۆتۆتە بێنەرەوە لا حول ولا قوة إلا بالله ئێ باشە کەی چێشت بکرە نایێنێتەوە ئەزاین چیە کاکساڵە جێمە باپیرە گەورەمان وا فێری کردی ئەڵێ هەچ کەسێ کە هەشتیشی وت ڕێک دقیق ئەو شتە بکەن نوقتە دەپەڕێن ئێ باشە ئێستا گۆشتەکە لەکوێیە وڵا لە دوکانەکەیە ئەکە قڕ بە و تاپڵی سەرم بە شەرف مێسە دزراوە دەڕاکەم زان نەدزراوە لا حول ولا قوة ئەم هەتیوەی کێشە چی بوو توەشم بوو وەرە جۆرەکە تۆ گۆشت بکڕی نەیهێنیتەوە وڵات چێ باپیرم فێری کردوم ڕووی بابی باپیرە شێ ڕەژێ بۆ خاتری پێغەمبەر مجدم بەرێ چی بوو مەجدە بڵێ چییە ئادێ گۆشتەکە نەدزراوە الله تەقەت نیڕۆ پرژاوە خۆین ها دەڕاکە حازریکە چی حەزرکەم کاساڵە گۆشتەکە گۆشتی چی تۆ چی کرد خۆ نەمێنەوەتەوە الله ئەکبەر ئێ بۆ نەوێنە ڕۆڵە خۆ تۆتم چۆ بە سێری گەزان نەدزراوە خۆ نەو بێنەرەوە الله ئەکبەر خوا چۆن توش بەدەزەمەتیەوە بۆ قورآنەکان سەڵات تۆ لەم سەرەوە ئاوکەی بە قورآن و سەودەکمان دەرێنی کورە کاکە دەبڕۆ بیهێنەرەوە بڕۆ گۆشتەکە بێنەرەوە بڕۆ گۆشتەکە بێنەرەوە ڕووی بابی باپیرە ڕۆژ بدەبڕۆ داوە ئەو جوان تێ بگێنە بڕۆ گۆشتەکە بێنەرەوە بڕۆ گۆشتەکە بێنەرەوە بڕۆ گۆشتەکە بێنەرەوە سلام علیکم بەخێنا کوڕم چۆن ئادەی بەس سێری گەبران چ گۆشتێک بە ئادەی الله پشتە مەغزە ئەی کوا ڕۆڵ تەماتەکە تەماتەی چی ئەی ڕۆڵ نەوە تەماتەی کوردیم کڕیوە خڕە بچکۆلەکان ساڵاتەی گەم شێدەکەی تۆ بەس گۆشتەکە بێنەرە خۆنەوە تەماتەکە بێنەرەوە بچم گێنمەوە نە کاکە ناخۆم کاکە تەماتە ناخۆم گۆشت بە ڕوتیە خۆم جلەکان داکەنی احترامی خۆ بگرە هەڵەسم بۆ گۆشتانەبوت ها جۆ بگرە بۆی دراوسەکان بۆنی بۆ سوستەکە نەچێ بەسەرانە و گوناحباریش نەبین باش بەشی خۆمانەکە زۆر باشە بڕۆ لە سەربان جوان جوان لە شیشی بەو بەسەر دەڵێ ئافرم ئەی ئافرم ئەی ئافرم ئەمە هەرچەند تۆزەی گێژە بەڵام ئیشکە ڕزەگیان هاتیتەوە سوتامە و گەرمای سوێنخوا شەو ساغ بێت هەر بژی یاخوا لەش مهم ئەوەی ئیشکێ بە دڵی تۆ بە دڵی ئەی کوا کوڕم بۆ نەتێنە چی بێنم گۆشتەکە گۆشتی چی کاساڵە گۆشتە برژاوەکە خۆ تۆ نۆ بیبرژێنەوە بەس بێ لە شیش ئەگە قڕ بە و تاپڕی سەرم کورە کاکە خەڵک بیا لە شیش نابێ بیخاتە سەر خەڵک بیبرژێنێ کاکساڵ سوێن بەخۆ خێکە من تێگەی بە قورعان کورە کاکە خەریکە تۆ من تێگەی یاوتە لە شیش نابێ بیخیتە سەر ئاگرەکە دەم پێشیش پێم نەوتی ئەمە قسەی باپیرمە کاکە ئەمە قسەی باپیرمان جێبەجێەکەی ئێستا لەکوێیە گۆشتەکە وڵا لەسەرەوەیە باوکم بە قورعانە سەر لەوانەیە پشیلە خواردی بێتی ئەدی ڕاکە بە زاتی خوا پشیلە خواردێتی مجدم بەرێک کاکساڵە ئادەی پشیلەکە گۆشتەکەی نەخواردوە الحەمدولله خوا لێ بەزانێم نیێڕێتەوە ئەی بۆ نەدێنا کوڕم کاساڵە پشیلەکە بۆ بێنم کوورە نەپشیلەی گۆشتەکە خۆ تۆ نەوە گۆشتەکە بێنە بەس تۆ سێرکە بزانم پشیلە گۆشتەکەی نەخواردووە نەژێ برژانوە نەوەڵە ئەکە قڕ بە و سەرم کاکە دەبڕە بیبرژێنە دەبڕە بیبرژێنەی هاوار شێتە کردم کاکە مە قسەی باپیرمە ناتوانم قسەی باپیرم بشکێنم دە باشە بە ساقی باپیرە بم بڕۆ گۆشتەکە ببرژێنە وەش سوتام و برژام و گۆشتەکەشم برژان ئەیخوا لەشی ساغێ برژا جوان بۆڵە بۆ بە دەنووشی کەو ئەی کوا بۆ نەتێنا خۆ تۆ بە منەوە بێنە بەس تۆ بیبرژێنەوە لەوەلاقۆ کاکە تۆ شێت مەکە زانی گۆشت برژاوە بۆ نایێنی کاکساڵە قسەی باپیرمە نامێ بشکێنە باشە بە ساقی بابین دەبڕە گۆشتە برژاوەکە بێنە خوا چۆن شێتی کردەوەبەتیوە کەرە کاکساڵە کاکساڵە ئەو کەڕۆ ڕەزا گڕی نەگرت بێ ڕەزا چیەوە یا الله خێر خوا شاهینە قژمە خێر کاکساڵە گۆشتەکە وەڵام پشیلەکە خواردی ئەت قڕ بە و تەپڕی سەرمە ها ڕۆڵە دەشەڵە زووتر بووە نەبمان خواردایە ئەخەتە کاکساڵە جان قسەی باپیرم ناتوانم بشکێنم ئەم باپیرەی تو ئاشدا